دعوة ربي بارك فيها، علماء فاضل حافظوا عليها. دعوة ربي بارك فيها، وعلماء فاضل حافظوا عليها. وادي نصيحة بنصح بيها، ما تنسوا الفضل للي راعيها. وادي نصيحة بنصح بيها. بۆیە ئێستا من ئەمەوێ شتێ بڵێم، بابەتەکەی من ئەوەیە باسی ئەو فەرمودەتان بۆ بکەم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە ئێمە ئەجرمان گەلێ گەورەی ئەگەر شوێنی دینە ڕاستەکە بکەوین، لە سەردەمی خوڕافەت و لە سەردەمی لاڕێبوونی موسڵمانانە تۆ لەسەر سیڕات المستەقیم بی، لە سەردەمی ئاڵۆزبوونی سونەتی پاکی جوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کۆمەڵێ زیادە و زیادە ڕۆیی کە تۆ مولتەزم بیتایە. وەرە با باسی کەین. پێغەمبەر عليه الصلاة والسلام دانشت بوو لە ناو سەحابەکانە فەرمووی ئینە من وەڕائیکم ئەیامە الصەبری. الله ئەکبەر. فەرمووی ڕۆژگارێک دێ لە دوای ئێوە ڕۆژی ئارامگرتنە. سەحابەکان هەر تەعەجوبیان دێ. سەحابەی وا هەبوو خۆی لە ژێردارە غەڵەتیان پێکرد، دایک و باوکیان شەهید کرد، ماڵ و سەروەتیان بە فەتارەت و بە هەدارەت چوو، باوک و کوڕ بەرامبەر یەکی ئەگر شەڕیە کرد لە پێناو ئەو ئیسلامەیە. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم پیان ئەفەرمێ ئینە من وەڕائیکم ئەیامە الصەبری. ڕۆژگارێک دێ ڕۆژی سەبر و ئارامگرتنە. سەحابە حەقی خۆیەتی بپرسن، بفەرمون ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەبر لەمە سەبرتر هەیە؟ ئێمە لەگەڵ تۆیین، ئێمە هاوڵی تۆین، دارکاری کراین لە ناو مەکە، دوای ئەوەی کە هیجرەتمان کرد بەدەستی ڕوت و ما بێماڵ و بێحاڵ هاتین لە پێناو ئەم دینەیە هەموو شتێکمان بەخشی، ئێشتا دوای ئەمەش سەبرگرتنێکی تر هەیە؟ ئەفەرمێ للمتمسك فيهن يومئذ بما أنتم عليه بما أنتم عليه بما أنتم عليه. بۆیە سێ جار دووبارەی ئەەکەمەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کاتێک قسەیەکی بفەرمایە سێ جار دووبارەی ئەکردەوە. ئەفەرمێ للمتمسك يومئذ بما أنتم عليه. ئەو ڕۆژەی کە وەها دادێ بۆ ئەو کەسەی دەست بگرێ بەو دینەوە کە ئێوە لەسەرین، نەوەکو دینێکی خوازراو، نەوەکو دینێک مامۆستایەکی ئاینی داهێنابێ. ئینجا قەی چێکە ئەوە قەی چێکە ئەوە قەی چێکە و دەستمان لە هەموو شتێکەوە دەرچوو. ئەوە نییە برایانی خۆم. بیما ئەنتم عليه ئەفەرمێ لەو ڕۆژگارەیە کە ئەو کۆمەڵە پیا و موسڵمان و ئافرەتە دێن ئەوەی کە ئێوە لەسەرین ئەوان لەسەری بن، جا بزات چ ئەجرێکت هەیە خۆشەویستی خۆم. بما أنتم عليه أجر 50 منكم. ئەجر و پاداشتی 50 سەحابەی هەیە. الله ئەکبەر. سەحابەیەک خوای پەروەردگارە فەرمێ رضي الله عنهم ورضوا عنه. خوای گەورە لەوان ڕازی بوو، ئەوان لە خوا ڕازین، ئەوان لە ژێر بەیعەت الڕیضوانە بەیعەتیاندا ماڵ و سەروەتیان بە قوربانی ئیسلام و پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. ئەو جا پیان ئەفەرمێ ئەو ڕۆژگاری کە سەبری تیا ئەگیرێت، ئەو ڕۆژگاری کە فیتنەکان زۆرن، بیما ئەنتم عليه ئەوان لەسەر هەمان ڕێگەی ئێوەن 50 پاداشتی ئێوەیان هەیە. الله ئەکبەر. نەیفەرموو فەزلیان لە ئێوە زیاترە 50 جار، چونکەم خوای پەروەردگار فەزلی سەحابەی بەرز کردوتەوە قوم اختارهم الله سبحانه وتعالى لصحبة نبيه صلى الله عليه وسلم. سەحابەکان قومێک بوون خوای پەروەردگار لە ئەزەلەوە کردیانی بە هاوڕێی پێغەمبەر صلى الله عليه وسلم. باشترین دڵیان هەبوو، بەخشەر بوون. خۆتان ئەزانن فەزلی سەحابە چۆنە. ئەو جا خۆشەویستانی خۆم، سەحابەکان دووبارەیان کردەوە فەرمویان قالوا يا نبي الله ئەوە منهم، ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەجری 50 لە خۆیان؟ فەرمووی صلی الله عليه وسلم بل منكم، نەخێر 50 کەس لە ئێوە. ئەگەر ئافرەتێکی مسڵمانی محەجیبە، ئافرەتێکی باڵاپۆش و داوێن پاک لەم سەردەمی ڕوت و قوتی و دەعارەیە ئەجری 50 وەکو عائیشەی پخێزانی پێغەمبەری هەیە صلی الله عليه وسلم. گەنجێکی مسڵمان و ملتەزیم کە شتێک دائەنا سنەتە و پێی ئەڵێن ئیرهاب لەم سەردەمەیە کە ڕیشەکەی هۆکاری تەعین نەبوونیەتی، لوقمەیەکی نان بە ئیسراحەت پەیانەکردنیەتی، واللهی ئەجری 50 سەحابەی هەیە. چکەم بۆ ئینسانی مسلمان طبعا دینداری هەر لە ڕیشا کورد ناکەمەوە، لە زۆر شتی ترە. ئەوەی کە وەها دەستی بە دینەکەەوە بێ لە زۆر ڕۆ ئێسکی گرانە، بۆ زۆر مەجلیس ناشێ، بۆ زۆر دانشتن و دەمەتەقێ ناشێ، هەر لە هەر پەنایەکە هەیە ئەوە حرامە ئەوە حرامە ئەوە حرامە، ئیتر ئەڵێن ئەوە مام حرام هات، کاک حرام هات، فڵان کەس هات.
بۆیە خۆشەویستانی خۆم ئینسانی مسلمان ئەم ئەجرە گەورەیەی هەیە ئەگەر بیما ئەنتم عەلەیه ئەوەی کە سەحابە لەسەری بوو هەر کەسێ لە ئێمەمانان لەسەری بێ ئەجری 50 سەحابەی هەیە برایانی خۆم بۆ گەنجێکی مسلمانی ملتەزم بۆ پیاوێکی مسلمان کە 5 فەرز دێ بۆ مزگەوت ئەگەر لەسەر هەمان نەهجی سەحابە بێ ئەجری 50 سەحابەی هەیە ئەو جا برایانی خۆم ڕۆژگارەکە زۆر ئاڵۆزە برایانی خۆم بەڕێزەکانم لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک بەیانان و عیشاکان نەچوو با بۆ مزگەوت ئەیانوت منافقە ئێستاکە مزگەوت ئیشا و بەیانان چۆڵە واللهی براکانم چۆڵە گریانت بۆ مزگەوتەکان تێ گریانت بۆ مەجلیسێک دێ غەیبەت و بوختانی تیان نەکرێ گریانت بۆ ماڵێک دێ بە شەریعەتی خوا داپۆشراو بێ ئەوانە ببینن مسلمانانی خۆن ئێستا با ئێمە لە خۆمان بکۆڵینەوە ئێمە لەسەر ئەو نەهجەین کە ئەجری 50 لە ئەوانمان هەیە یا هەر مسلمانێکی عەوامین سپاس بۆ دایک و باوکمان فێر لە شایەتمانمانیان کرد و وەکو عادەت دێین بۆ نوێژ و ڕۆژوو ئەگرین و حەج ئەکەین بۆی پێمان بڵێن حاجی و زوزوو عەمرە ئەکەین و بۆ ئەوەی کە خەڵک پاسمان بکا و ڕێزمان لێ بگرێت یان ئەوە تا بە هەمان ئەندازەی سەحابە عیبادەت ئەکەین بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەل منکم ئەجری 50 سەحابە لەبەر ئەوەی ئێستاکە ئێوەی مسلمانی فەقیر و هەژار لەبەر ئەوەی شارەزانیتان لە ئیسلامەکە سەیدە مامۆستایەکی ئاینیەکەن سەدان مامۆستای ئاینیش لەسەر ئەم دینە پاکە خرچان و دۆڕانیان نەگەیشتنە ئەنجام نە لە دنیا نە لە قیامەت تۆش ئێستا ئەڵێ ئێ مامۆستا تۆ وامان پێڵی فلانە مامۆستا وای وت و وای کرد فلان عالم وای وت و وای کرد فلان وای وت و وای کرد ئەم ڕۆژگارەیە برایانی خۆم